گەیاندنی یارمەتیدانی ئینسانی بە خەڵکی تر و على الأقل زەمانەتکردن یان هەوڵدان بۆ دەستەبەرکردنی ژیانێکی پڕ ڕێزی محتاجەکان. احتیاجەکانی دەبر ببێ. مەسەلەن ئەشێ ئەمە تەلەبەیە کە پێویستی بە لاپتۆپێکەیە. بۆ تۆ هەر زەخیرەیەکی قیامەتە کە تۆ لاپتۆپێکی بە $250 بە $300 بۆ کڕیوەی دەیتێ. ئەو ئیشی خوێندنەکەی خۆی تەلەبەیەکی جامعەیە و نیشێتی و کە سوکاری نیەتی بۆی بکڕن. بەڵام ئەوەی تۆ ئیشێکی زۆر گەورەت کردووە کە بۆ تەوفیر کردو. ئەمە ڕێت لێ نەگرێ بڵێ ئاخرێگەر پێی چووە سەر سایتێکی حرام تۆ کاری خێری خۆت دەکەیت و ئەو مەسئولە لەوەی کە بەکاری بێنێ بۆ ئیشی چاک. تۆ قەڵەمێک بۆ یەکێگەکڕی خێرە ئەو هەرچێکی پێ بنووسێ خۆتە مەسئول نابی لێی. تۆ دەرمانێکە کڕی بۆ یەکێک ئێگەرە دەرمانەکەی دابکاورایەکی لە شتاق دوای کوشتی خۆتە مەسئول نی لێی. بۆیە یەکێکی تر لەو ئیشانە ئەوەیە کە چۆن هەوڵ بدەین پێداویستەکانی ئەو خەڵکە بدۆزینەوە. جاری وایە پۆشاکە چەند خوشکێکی بەڕێز هەن گەنجن ئەیانەوێ محەجەبە بن. یان مەسەن ئەوە بینین لەچکێک و تەنورەیەکە لەچکێک و پانتۆڵێکی لە پیاە بڵێن پانتۆڵێکی لە پیا و لەچکێکی لەسەرایە. بەڵام کە تەشجیعیەکەین لەسەر دیندارێتێکە ڕووی نایە بڵێ کە من حیجابم نییە، جلێکی باڵاپۆشم نییە، کە تۆ بۆ یەکی بە دیاریوەی دەیتێڵی فەرموو ئەو وردە وردە تەشجیع بێ بۆی ئەگەر لە مناسەبەشا بێ لە بەریکە. جمعە پێچێ بۆ نوێژ دوای تەشجیع بێ وردە وردە ئەمجارە بۆ جامیعەش دێتەوە بۆ عەدادیەکەی کە دێتەوە بە پۆشاکێکی ئیسلامیەوە دێت. کەوابوو تۆ بەشدار بووی لەوەی کە خوشکێکی بەڕێز هەم احتیاجەکەیت جێبەجێ کرد هەم تەشجیع کرد لەسەر پۆشاکی ئیسلامی. جاری وا هەیە جەمعیەتێکی ئیسلامی ئەوانەی یەکگرتووە ئەوانەی مەدخەلەکانەوەی کۆمەڵی ئیسلامی ئەوەی بزوتنەوەی ئیسلامی هەر کەسە لەم خێرەوەمەندانە کە کردویان و خوا جای بە خێریان بداتەوە هەر ئیشێکی خێری ئەوان بێ. تۆ ڕقەمەکانت لەلایە بەڵام جێی متمانەن. تۆ هەر ئەم ڕقەمە ئەگەر لە دێڕێکا بنووسی هەر دێڕێکی بەسیط لێی بنووسی ئەم ژمارەیە ئەلحەمدوللا پیاوی متمانە پێکراون جەناب دەتوانی هاوکاریان بکەیت. هەر وەرەقەیەکی ئەوەندە بچووک بیگەێنی بە خەڵکی لە مزگەوت. بیدەی بە دۆست و ئەحبابەکانە دەوانەی کە ئەیان ناسی ئەوانەیە زانی کە دەوڵەمەندن و هەیەنەوە توانن بیبەخشن بۆیان. هەر ئەمە خۆی وەسیلەیە کە بۆی تۆ ئەم پارێ بەو تەشجیعیکەی بۆی بیگەێنە بەوانی تر. مەڵێ ئەوە هی کۆمەڵە ئەوە هی یەکگرتووە هی فڵانە. ئەمە کاروباری کۆمەڵاتی مسلمانێتیە. ئەمە حەقی مسلمانە لەسەر مسلمان. تەواو بیدە بەو کابرای مەدخەلی ئەو مکەلەفە بۆی مادام متمانەمان لەسەری هەیە کە دیندارە و قیامەتیە ئەیگەێنە بە ڕەشوڕوتێکی تر خۆ نایخوا. گومانمان بە هەمویان ئەوە هەیە کە گومانی باشمان بە هەمویان هەیە کە ئەیگەێنن هەڵبەتە بە گشتی ئەمەوە ئاڵین بەڵام خۆمەحنەوانیە کەسیتیانەکە ئیستغلالیشمان کە. بەڵام تەعاً من مەبەستەکەم لەوانەیە کە زۆرینەی هەرە زۆر ئەلحەمدوللا ئەوەیە کە لە ١٩٩ ئەوانن کە متمانیان پێکەین لە هەموو ئەو جەماعەتانەی کە هەن. کابرایکی سەر بەخۆیە مزگەوت تێگەکاتەوە، یەکێکی سۆفیە، یەکی مەدخەلیەکی جیهادیەکی هەر کەسێکی ترکە هەیە. متمانەمان لەسەر دینیەتی تەشجیعی کە بۆ یەکێکی کە یارمەتی بدە ئەگەر خۆشت نەتوانی. یەکێکی کە لەم کارە خێرانە مەسەلەن تۆ ئەتوانی جانتای مناڵان بکڕی بە قەڵەم و قەڵەمدایەن و لاستیک ئەوانەی کە پێویستی پێێتی مناڵێک پێویستی پێێتی ئەگەر دەفتەریشە مەسەلەن بۆ یە کڕی مەجموعەیەکی بۆ کڕی و مەجموعەیەک دەفتەری وا حازرەکە ئیگەینی بە ماڵی ئەو هەژارانەی کە قوتابیان هەیە هەر یەکەی جانتای خۆیانە دەیت ڕەنگی شین بۆ نێرینەکان و ڕەنگی پەمەیی بۆ مێینەکانیان یا شێوەیەکی جوان ومانیان بۆ هەڵەبژێری. یان ئەبینی گەنجی ڕێکوپێک هەیە کە ئەتوانە خزمەت بە ئیسلامەکەش بکە بەڵام و پێویستی بە مۆبایلێک مۆبایلێکی کەمێک متەتەورتر برایەکی هەیە خوشکێکی لە خۆی بچووتر ئەگەر تۆ مۆبایلێکی باشترت بۆ ئەم کڕی $240 $150 پێدەی ئەوەی خۆیدا بە براکەی ئەوە دوو پیاوەتیت کرد لە یەک کات و ئەویش دەتوانێت ئەو خزمەتەی پێ بکە. ئەتوانی پۆشاکی ئیسلامی تەوزیعکەی ئەتوانی ئەو حەفلانەی کە ئەکرێ لە ڕەمەزانە مەسەلەن خواردنەکەی کە لێمێنێتەوە خواردنەکە ببین تەوزیعی بکەین بە شەرتێ خواردنێکی پاک و پوختە و کرابێت و جوان داپۆشرابێ ئەمجارە بیگەین بەو ماڵانەی کە پێویستیان پێێتی. ئەو پۆشاکە زۆرەی کە هەمانن
نادڕێن عادەتەن خۆی خەڵک ناڕۆ بۆ خەڵوسکردن و دارکردن تا جلوبەرگەکەی بدڕێ و هەموو شەریکاتیش ئێستا جلوبەرگەکان پێشکەوتون دڕانیان کەمترە ئەشێ جاری وا هەیە کەسێک ئافرەتێک یا پیاوێک قاتێکی کردووە بەڵام ئێستا قەڵەوتر بوو بۆی نابێت یخۆ چاوەڕێ ناکە ڕێجیم بکات تاکو زەعیفە بێ و دیسان لەبەری کاتەوە ئەمە بۆ تۆ نابێت تازە خوا کاتۆ زەعیفە بیتەوە برا ئەم قاتە بە هەر بڕافی سەبیلی ئەم خوشکە بە ڕێزە توانێت ئەمانە بکە بە دیاری و جوان پاک شوەراون و ئوتوکراون و دیارەکی جوانەوە ئەی بەخشە بە خوشکێکی تری چەند لە ئەوروپا هەنیان ئەوانەی کە دەوڵەمەندن و هەیەە چەند کەس هەیە کە لانی کەم 100 سەرپۆشی هەیە 50 سەرپۆشی هەیە یان مەسەڵەن 20 فستانی هەیە 20 ماکسی هەیە 2 چاکەت 3 چاکەتی هەیە بلوزی هێشتی هەیە ئەوەی کە زیادە بیبەخشە بۆ هەر لە ماڵەوە ئەبێ تۆ پار ڕەمەزان نەدبەخشی تەسەورکەن پار ڕەمەزان ئێستا ماوەتە بۆ ئەم ڕەمەزانەی تۆ بتبەخشایە ئەجرەکەشت دەسەکەوت یەکیچکەش پۆشتە ئەبوو پێی دڵخۆشیشە بوو پێی مەجای خێر زۆر زۆرە بۆی کە بتوانین ڕێز لەم بە ڕێزانە بگرین و بە تایبەتیشم کە هەموو ئەوانەی کە هەژارن ئەکسەرەنەوانن کە ئەهلی ئیسلامن